سڵاوتان لەبێت و داوسمانم سەرباسی تێوارتان پێشکەش دەکەم. باهۆی بۆردومانەکانی ئیسرائیلەوە تا ئێستا 160 کەس لە غەزە کوژراون و 1000 کەسیش بریندار بوون. باسی مەڵاتداوی و تەبێژی حکوومەتی عێراق ئەمڕۆ شەممە ڕایگەیاند ئەو ئۆپراسیۆنانەی ئەمڕۆ لەلایەن گەلی فەڵەستینەوە ئەنجامدرا دەرەنجامی سروشتیە و ستەم و چەوسانەوە سیستەماتیکەیە کە لە کۆنەوە لەسەر دەستی دەسەڵاتی داگیرکەری زایۆنیستیا تۆتاراوە کە هەرگیز پابەند نەبووە بە بڕیارنامە نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکانەوە. بڕیارە سبەی یەکشەممە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ ببێتەوە و مەکتەبی سیاسی حیزبەکە هەڵبژێردرێت. بە پێی زانیاریەکان بڕیارە سبەی ئەنجومەنی نوێی سەرکردایەتی یەکێتی کۆ بێتەوە و ئەگەری زۆر هەیە مەکتەب سیاسی هەڵبژێردرێت. لاهوری شێخ جەنگی ئەمڕۆ بڵاوی کردەوە و ڕایگەیاند بەداخەوە ساڵێک لەمەوبەر لەلایەن چەند کەسێکی نامەردەوە زۆربەی ویژدان و بێڕەحمانە بە بەرچاوی ژن و مناڵەکەیەوە شەهید کرا. واسوودەکردنی ڕۆحی شەهیدا و کار ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە کە دەبێت پلاندا ڕێژەر و بکەرانی ئەم کارە تیرۆرەستیە دەستگیر بکرێن و بە سزای یاسایی خۆیانی بگەێنن. بۆ بەشداربوون لە کۆنگرەی پارتی داد و کەشەپێدانی تورکیا کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکایەتی دەکات شاندێکی حیزبە کوردستانیەکان لە ئەنقەرەی پایتەختی تورکیان کە بریتین لە شاندی پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و پارتی پارێزگارانی کوردستان و بەرەی تورکمان کۆبوونەوە دوای کۆبوونەوەکەش سەرۆکی تورکیا ڕایگەیاند کە سەردانی عێراق وەرێمی کوردستان دەکات. ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان ڕایگەیاند بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە هەروەها ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و پەروەردەی کۆیە نزیکەی 700,000 قوتابی کە دەکاتە نزیکەی 140 کۆی قوتابیان دەوامیان نەکردووە. دیوای پێنجی پیادا لە وەزارەتی پێشمەرگە لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند دوای بڵاوبوونەوەی هەواڵی شەیدبوونی 5 پێشمەرگە لەسەر ڕێگەی دەربەنی خان زەڕایان لە چەند پەیج و دەستگایەکی ڕاگەیاندن بە بولایەکی ڕادەگەێنین هیچ ڕووداوێکی لەو شێوەیە ڕووی نەداوە. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی خۆش.